بینەرانی بەڕێز دووبارە سلااوان لێبێ لە دیدارێکی تایبەت لەگەڵتانی. دیداری ئەم جارەمان لەگەڵ زۆر بەڕێز نیکۆلۆ فۆنتانە باڵگوێزی ئیتالیا لە عێراق. Your Excellency, thank you very much. We appreciate this quick interview with Kurdistan 24 and welcome to Kurdistan as well. Zarspas. It's always a pleasure to be here with you and to share some thoughts with you. Thank you. Appreciate it. Always Thank you very much. Let me start with economy partnership. You know, Italy is هاوبەشی ئابووریەوە. ئیتاڵیا یەکێکە لە گەورەترین ئەو وڵاتانەی تایبەتن بە بواری کشت و کاڵەوە. پەیوەندیتان لەگەڵ هەرێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا هەیە. ئەم هاوبەشیە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان چی دەگەێنێ بۆ ئیتاڵیا؟ ئاخۆ ئێوە دەتانەوێت هاریکاری هەرێمی کوردستان بکەن لە ڕۆی ئابووریەوە؟ ئێوە ئاماژەتان بە خاڵێکی زۆر گرنگدان. یەکێک لە ئەرکەکانی من ئەرکە سەرەکیەکانم وەک باڵیۆزی ئیتالیا لە عێراق سەبارەت بە فراوانکردنی هاوبەشی بازرگانیمان لەگەڵ عێراق و لەگەڵ ئەوەشتە لەگەڵ هەرێمی کوردستان. ئێمە لەگەڵ کۆنسۆڵی گشتیمان لە هەولێر ئەرکمان ئەوەیە و سەرنجمان لەسەرەوەیە کە کۆمپانیای زیاتری ئیتالی بهێنینە هەرێمی کوردستان. ئێوە ئاماژەتان بە کشت و کاڵدا لە ڕاستیدا ئیتالیا با بڵێن زۆر زەخم و گەورە نییە، بەڵام کاریگەریەکی گەورەی هەیە لە کشت و کاڵدا. ئێمە ئەرکێکی سەرنجڕاکێشمان هەیە لە سەرەتای مانگی حەوت کۆنسۆڵی گشتی ئیتالیا پێشوازی لە شاندێکی هەرێمی کوردستان کرد لە ئیتالیا و سەرنجەکە لەسەر ئەوە بووکە لە کەرتی کشت و کاڵ کۆمپانیا ئیتالیەکان بهێنە هەرێمی کوردستان و گفتوگۆیان لەگەڵ شاندی هەرێمی کوردستان کردووە بزانن دەرفەتەکان چین. من دڵخۆشم بەوەی لێرەوە ڕای بگەێنم کە ئەرکێک هەیە و پلانێکمان هەیە لە چەند هەفتەی داهاتوو ئەم کۆمپانیانە بهێنە هەرێمی کوردستان و ئێمە سەرنجمان لەسەرەوەیە ئەم هاوبەشەمان زۆر فراوان بکەین و کۆمپانیای زیاتر کاتێک کە دێنە هەرێمی کوردستان دەبنە شوێن پەنجەی خۆیان لە هەرێمی کوردستان و عێراق بەجێ وەک دەزانن کوردستان بە بەراورد لەگەڵ عێراق و وڵاتانی دەوروبەری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا یەکێکە لە وڵاتانەی لە شوێنانەی کە سەقامگیریمان هەیە لە زۆر بواردا. ئەم سەقامگیریەی کە لە کوردستاندا هەیە هیچ کاریگەریەکی هەیە لەسەر ئەو پەیوەندی کە لە نێوان هەرێمی کوردستان و ئیتاڵیا هەیە. ساتێکی زۆر گەورەیە کە ئێستا دەیبێنێ کاتێکە کارسازانمان و بەرهێنەرانمان دێنە هەرێمی کوردستان هەمیشە سەرنجیان لەسەر ئەمنیەتە. لەمیانی کۆبوونەوەکانمان لێرە لە هەرێمی کوردستان و لە عێراق هەمیشە ئەوڵم داوە ڕاشکاو بم و ئەو ڕاستیانە بخەمە ڕوو کە تەوەقع و پێشبینی گشتی لە سەرانسەری عێراق و لە سەرانسەری هەرێمی کوردستان یەک شتە ئەویش ئاسایش و سەلامەتیە. لە لای ئیتالیا سەلامەتی و ئاسایش زۆر گرنگە، بە تایبەتی لێرە لە هەرێمی کوردستان ئێمە ئاسایش و سەلامەتیەکی زۆر باش دەبینێن. من ئەم بەیانیە بۆ ڕاهێنان و بۆ ڕاضەکردن چوومەتە باس دەکەم. بەڕێز جەنابی باڵێز بە پرسیاری کۆچی نایاسایی لێ بکەم. ئێوە زیاتر لە هەر وڵاتێکی ئەوروپی بەدەست ئەوەوە ناوەڵاندووتانە و ئیتالیا بۆتە شوێنێک بۆ گەشتی ئەو پەنابەرانە. ڕاستە، بەڵام پرسیارەکە ئەوەیە ئایا هیچ دەرفەتێک هەیە
بۆ پێدانی ڤیزات بەلایانی کەمەوە بۆ خەڵکی کوردستان بۆ ئێستادانی ئیتاڵیا بکەن؟ بەڵێ مادڵنیاییەوە وەک دەزانی ئەمە هەمیشە سەرنجمان لەسەرەوەیە کەسانی گەنج کەزانی لە هاتوو ڕابکێشین بۆ ئیتالیا بۆ خوێندن یاخود بۆ ئەوەی کە کار بکەن ئەو توانایانی هەیەە ئەو شارەزایانەی لە بۆرە جیاوازەکان هەیەە پێشکەشی وڵاتەکەمانی بکەن و خزمەت بکەن ئەوەی کە دەمەوێت جەختی بکەمەوە سەبارەت بە پێدانی ڤیزا ئەوەیە ئێمە لە ئەپلیکیشنی خۆمان لە بەغدا لە هەولێر خەڵکێکی زۆر دێن ڤیزا تەقدیم دەکەن ینی داوای ڤیزا دەکەن بۆ ئەوەی سەردانی ئیتالیا بکەن و ئێستا لە سەدا 35 پێدانی ڤیزامان هەیە لە عێراق لە هەرێمی کوردستان و بەنزیکەی 20 بۆ لە سەدا 25 ئەم ڤیزایانە ڕەتکراوەتەوە و زۆربەی ئەو ڤیزانەی کە ڕەتکراونەتەوە واتە نەمانداونەتەوە ئەو کەسانێک کە داوای ڤیزایان کردووە پەیوەندی بە ئەو دۆکیومنت و بەڵگانەوە هەبووە کە پێشکەشیان کردووە دیارە کە هەڵەیەکی تێدا بووە گومانێکی تێدا بووە ئەوەی کە ئێمە پێشنیاری دەکەین بۆ گەلی کورد داوایان لێ دەکەین سەرنجی خۆیان بخەنە سەر وێبسایتی کۆنسوڵخانەی گشتی ئیتالیا چاویان لە وێبسایتەکەمان بێت تەواوی ئەو داواکاریانەی کە داوا کراون بۆ پێشکەشکردنی ڤیزا دای بنێن ئەگەر ئەم ڕێکارانە جێبەجێ بکەن بە دڵنیاییەوە ڤیزایان دێمە سەر دۆخی عێراق هەروەک دەزانن هەڵبژاردن لە مانجی داهاتوودا بەڕێوە دەچێت و سەرانسەری عێراق دەگرێتەوە لە نێویاندا کوردستان خۆیان بۆ ئەم هەڵبژاردنە ئامادە دەکەن پرسیارەکە ئەوەیە ئایا بۆ چوون و پێشببینی ئێوە چییە بۆ ئەم هەڵبژاردنە تازەی عێراق لە کاتێکا کێشێکی زۆر لە وڵاتەکەدا هەیە ئایا پێ دوایە هیچ جۆرە سەرکەوتنێک بۆ بەزاندنی ئەم کێشانە دەبیندرێت؟ بەڵێ بەدڵنیاییەوە ئێمە هیواخوازیین ئەم هەڵبژاردنە ببێتە هۆکارێک بۆ چارەسەرکردنی کێشەکان ئەو بابەتانەی کە گفتوگۆمان کردووە هەمیشە گفتوگۆی لەسەر دەکەین سەقامگیریە ئەم حکوومەتە عێراق سەقامگیری بۆ وڵاتەکە دابین کردووە و چاومان لەوەیە ئەم سەقامگیریە زیاتر و زیاتر بەردەوام بێن بوونی هەڵبژاردن لە 11 زۆر گرنگە و چاومان لەوەیە لە کاتی خۆیدا جێبەجێ بکرێت و ئەمە دەبێتە گەواهیدەری ئەوەی کە ئەم سەقامگیریەی وڵاتەکە تێدایەتی بەردەوام دەبێت و کاریگەریەکانیشی بەڕوونی دەردەکەوێت لە کاروباری ناوخۆ و ئێمە لە کاروباری ناوخۆ دەسوەردان ناکەین بەڵام هیواخوازین کە ئەم ڕێکارانەی لەلایەن حکوومەتی ئێستاوە گیراونەتە بەردەوام بن و عێراق نەخزنە ناو هەر ئاڵنگاری و قەیرانێکی هەرێمی واتە دەبێت عێراق دوور بێت لە هەر ئاڵنگاریەک و شەڕ و ململانەیەک و دەبێت ئەم ڕێکارانەی کە ئێستا گیراونەتە بەر بۆ فراوانکردنی ئابووری وڵات زیاتر و زیاتر سەرنجیان لەسەر بێت ئێمە وەک ئیتالیا دیدگایەکمان هەیە و چاومان لەوەیە کە لە کاتێکی خێرا حکوومەت پێک بهێنرێت دوای ئەوەی کە هەڵبژاردن پرسیاری دیموکراسی لێ بکەن هەر وەکو دەزانین دیموکراسیەت کللتورە لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی لە عێراقدا کللتوری دیموکراسیەتمان نییە بەڵام پرسیارەکە ئەوەیە ئایا هیچ دەرفەتێک لەبەر دەستدایە بۆ ڕواندنی دیموکراسیەت لە عێراقدا بۆ ئەوەی بیبینین بە شێوەیە کە پەرەبستێنێت من پێم وایە کاتی دەوێت بەڵام
هیواخوازم لە ناوەڕاستی ئەم قەیرانە هەرێمیانەی کە ئێستا هەیە لە ناوچەکە و قەیرانە ناوخۆیەکان کێشە ناوخۆیەکان هەڵبژاردن ئەنجام بدرێت لە 2023 تاوەکو ئێستا هەڵبژاردن کراوە و چاومان لەوەیەکە هەڵبژاردن لە کاتی خۆیدا ئەنجام بدرێت و ئەم هەڵبژاردنشکە هەیە لە کاتی خۆیدا ئەنجام بدرێت من وەک ئەوروپیەک وەک ئیتالیەک لە جیهانی ڕۆژاوەوە هاتووم ئەمە دەبێتە گەواهی دەری ئەوەی کە سیستمێکی دیموکراسی زیاتر و زیاتر گەشە دەسەنێت بەبوونی هەڵبژاردن. بەڕێز زۆر زۆر سپاس بۆ ئەم چاوپێکەوتنە خێرا کوزانی سوار بە زۆر سپاس بۆم دەرفەت زۆر زۆر سپاس دەکەم.